یەکی ئایار بۆ کرێکارانی کوردستان هیچ کات جەشن نەبووە و پشوش نەبووە، بە تایبەت کرێکارانی کەرتی تایبەت. یەکی ئایاری ئەمساڵ لە کاتێکدایە گوزەرانی کرێکاران لە خراپترین دۆخدایە، بە تایبەت ژینگە پارێزان. ئەمساڵ هەر حەوت سەندیکاکەی کرێکارانی سلێمانی بایکۆتی یەکی ئایاریان کرد و هۆشداری بە حکومەت دەدەن لەوەی ئەگەر دۆخی کرێکاران باشتر نەکرێت. هۆکارەکەی ئەوەیە بینین کرێکارانی ژینگە پارێز لەبەر چاوی مؤسساتی حکومی و حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و هەموو ئەو بەڕێزانەی کە هەم وڵاتە بەڕێوە بن نان نییە بیخوا. مزەقەی ماڵەکەی ئەفرۆشێ بۆ بژێوی ژیانی 3 مانگە موچەی وەرنەگرتووە. کرێکارانی کتر بەم شێوەیە ئێمە مەراسیمی چی بۆ کرێکاران بکەین. ئەمساڵ ئێمە بایکۆتمان کرد و پەیامێکی توندمان داوە لە حکومەت داواکاریەکانمانم ساڵە بێت لە ئایندێکی نزیکات جێبەجێکرێ بە دەرێنانی یاسای کاری تازە و هەموو ئەو مادانەی کە لە بەیاننامەکە باسمان کرد. ئەگەرنا ئێمە ینی کردداری مووقفی جدیمانە بێ لەسەر ئەم بابەتە. ئەمساڵ 6 کرێکار لە سلێمانی لە کاتی کارکردندا گیانیان لەدەستدا و لە هەرێمی کوردستانیش 15 کرێکار بە سەدان کرێکاریش بریندار بوون لە کاتی کارکردنیاندا. هیچ یاسایەک نییە لە عەلوەکەیە مەسەلەن یا لە دایرەی زەمانە یا مەسەلەن لە تەئمینێکا کە شمولی کرێکاری لا ئێمە بکە نەخێر. ساڵانە هەمانە پارساڵ 4 کرێکارمان مرد لە کاتی باربارکردنا مەسەلەن تووشی بە دامی کەوتونە دەبینی سیارەوە یا مەسەلەن دەرگای سیارەی بەرکەوتووە. ئەکسەرێتی کرێکارەکانیشمان تەمەنی لە خوار تەمەنی 18 ساڵەوە بۆ کە کرێکار بوون ئیشان کردووە لە عەلوە. بەهۆی نەبوونی دەستەبەری کۆمەڵاتی لەلایەن خاوەنکار و نەبوونی هۆشیاری کرێکاران تا ئێستا بە هەزاران کرێکار لەو مافە بێبەش بووە. بە مردن و کەمەندانبوونی کرێکار گرێبەستی کارکردنی کرێکار لەگەڵ خاوەنکار کۆتایی دێت. بە پێی ئامارەکانیش تا ئێستا تەنها 133,000 کرێکار لە دەستەبەری کۆمەڵاتی تۆمار کراون. ئێستا ئێمە یەک شێشەی بەسیمانەیە ئەومان هێسەرەکی کە ئەچین تەفتیشی شوێنەکانەکەین ئەوەنەی کرێکارەکە خۆی دوورە خاتەوە لەوەی کە ئێمە زمانەکەی بۆ بکەین ئەوەنە خاوەنکارەکە خۆی دوور ناخاتەوە. خاوەنکار ئەگەر هاتوو کرێکار زەمان نەگە ئەو کرێکارە تووشی هەر حاڵەتێکی نەخوازراوە بێ حاڵەتی گیان لەدەستدان بێ ئێمە بە داداچوونی بۆ بکەین بزانین کەم تەرخەمی لە شوێ ئەگەر زمانی نەکردەوە خاوەنکارەکە بە پرسیارەتێکی قورسەکەوێتە سەرژانی. یەکی ئایار بەلای کرێکارانی کوردستانەوە هیچ کات جەشن نەبووە، چونکە پێیان وایە مافخراوترین چینی کۆمەڵگان و لەلایەن خاوەنکار و حکومەتی شەوەستەمیان لێکراوە. لە هەمان کاتدا تا ئێستا کار بە یاسایەکی کۆنی ساڵی 1970 دەکرێت و نەتواندراوە یاسایەکی شایستە لەگەڵ مافی کرێکاران دەربچێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.